من حەزەکەم ئەم مەقطعە يعني بالأخص ئەم مەقطعی کە باس یەکەم ڕیکۆرد بکرێ و بڵاو بکرێتەوە. برایان خوشکان بەڕێزان مامۆسایانی ئاینی ڕیش سپیان هەموو لایەک ئەبێ ئەوە بزانن ئەو مارەی کەوا ناویان ناوە مارەی مؤخەرە و 19 مسقال ئەیکەنە گردنی کوڕەکەوە ئەمە لە شەرعان نەهاتووە مەبەستم قورئان و سنەتە ئەمە لە حاڵەتێکە سەپێنرا بەسەر گەنجە ئەو حاڵەتە حاڵەتی زەڕورەت بوو کە گەنج پارەی نەبوو بتوانێ ئاڵتونێکی حازری بکڕێ بۆ ئەو کچە هەستان ئەمەیان کردە بەدیل بۆ ئەوەی زەواج پەکی نەکەوێ بۆ ئەوەی کچ و کوڕەکان دابمەزرێن بۆیە ئەگەر کچێکتان شووی کرد خوشکێکتان شووی کرد یا لە هەر مەجلیسێکا بوون تکاتان لێکم مارەی مؤخەرە هەڵگرن مارەی مؤخەرە هەڵگرن ئەمە لە شەرعا نەهاتووە ئەگەر کوڕێ توانای ئەوەی هەبوو 10 مسقال ئاڵتون بۆ ئەم ئافرەتە بکات ئێوە 10 مسقال ئاڵتون بکەنە مارەیی ئیتر ئەمە حازریە شتێکمان نییە بڵێ حازری و ناحازری مادام توانای 10 مسقالی هەیە توانای 20 مسقالی هەیە 25 مسقالی هەیە هەر ئەوەندە بێ و با حازری بڕوا بۆ کچەکەی بکە و هیچی لە گردنا نەمێنێت بۆیە پێویست ناکات تۆ 25 مسقالی پێ ئەەکەی 30 مسقال بە کوڕەکە ئەەکەی دوای ئەڵی با 19 مسقالشدا بنین وەکو مؤخەرە بۆچی ئەم 19 مسقالەدا ئەنیت والله ما أنزل الله بها من سلطان مامۆستایان کە ئەو لە لەو مەجلیسی مارە بڕینەیە حازرن ئەزانن ئەمە هیچ دلیلێکی شەرعی لەسەر نییە بەڕاستی هیچ دلیلێکی شەرعی نییە بۆیە کچ و کوڕێ ئەگەر بە یەکتری رازی بوون دوو خانەوادە بە یەکتری رازی بوون بڕیاریاندا بگەن بە یەکتری و ئەم کچ و کوڕە بگەێنن بە یەکتری تکاتان لێ ئەەکەم ئەمە لە گردنی کوڕە هەڵگرن توانای 19 مسقالی هەیە 20 مسقالی هەیە بە کوڕەکەی بکەن با کچەکەتان لە ناو مەجلیسەکەیە بیکاتە گردنی و بیکاتە دەست و قاچی والباقی ئەوە هەڵگرن کە پێی ئەڵێن مارەی مؤخەرە و پاشەکی و پێشەکی